لادانی گومر بخۆ دزینەوە لەی تاوانە و یاساش سزای بۆ داناوە. لە دیوی ئێران بێ ئاگای شۆفێر یاخود بێ ئاگای ئێمە کە ئێمە بازرگانەکە کاڵاکەی تاویلی ئێمە داوە شت لەژێر بارەکە بار دەکرێت. زۆر جار هەنێ بازرگانان تاوانی دیکە و قاچاقچێتیش دەکەن. ئەوەندە زیریشکانێ شاربیانەوە کە مۆزەفانی کەشفیش چەند جارە کەشفیان کردبەوە. ئەوانیش گومانیان لەسەر لەم باب ئەوەندە بە جوانیان شاربەوە. ئەمانە بابەتەکانی ئەم جارەمانن گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵ میوانەکانم لە کوردستان بشار لە پرۆگرامی تاوان کوردستان. سلااو ڕێزیستافی پرۆگرامی تاوان و ساتان پێڕادەگەینم من بژار دیلان. تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە دکتۆرە سۆلاف کاکەیی پسپۆڕ یاسایی گشتی و مامۆستای زانکۆ. هەروەها بەڕێز عزت فەتاح پێداوی بەڕێوبەری گومرگی دهۆک بەخێر بێن سەرچاوە. پێشەوەی بچینە سەر بابەتەکەمان با ئەو پاکەجە ببین بێکەوە اینجا گفتوگۆی لەسەر دەکەین. فەرموو. گومرگ واتە دامەزراوەیەکی حکومی کە بەرپرسیارە لە جێبەجێکردنی یاسای گومرگ بۆ وەرگرتنی مافی هاوردەکردن و هەناردەکردن کە هەموو جۆرە کاڵایەکی ڕێگە پێدراوی یاسایی و ترانزیتەکان دەگرێتەوە. گومرگ تەنیا ئەو ڕسوماتانەش دەگرێتەوە کە لە گەشتیاران وەردەگیرێت. واتە دەتوانین بڵێین گومرگ سەرچاوەیەکی باشی داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەمەرجێک بە تەواوی یاسای گومرگی لە هەموو خاڵە سنووریەکاندا جێبەجێ بکرێت. لە هەرێمی کوردستان کەمنین ئەو دەواازە سنووریانەی کە بەشێکی زۆری کەلوپەل و کاڵاکانی پێویستی هاوڵاتیانی پێدا هاوردە دەکرێت. بەڵام تا چەند بازرگانان پابەندی یاسا و ڕێسایی دامەزراوەی گومرگن. ئایا لەناو ئەم کاڵا ڕێگە پێدراوانەدا خۆتزیینەوە لە گومرگ دەکرێت؟ تا چەند بازرگانەکان پابەندن بە یاسای گومرگ لە هەرێمی کوردستان؟ بازرگان هەیە خۆی ئەدزێتەوە لە باجی گومرجی با بڵێن یاسامان هەیە. کاڵا هەیە گومرجی زیاترە، کاڵا هەیە گومرجی با بڵێن کەمترە لەوەی کە ئێمە باسیەکەین. ئەو کاڵایانەی کە گومرجی با بڵێن هەرزانترە جاروە هەیە هاوردە کراوە پێشتر، بەڵام ئێستا نییە الحەمدولیلا لە ڕووی ئەمنیەوە هەموو دام و دەستگایەکان لە ڕووی ئەمنیەوە با بڵێن هەماهەنگی یەکترەکەن، با بڵێن ئەوەی خۆ ئەدزێتەوە لە باجەکەی جاروە هەبووە بە پێی قانون ئیجراعاتی لەگەڵ کرایە درایتە قانون ئەو جارێکی تر نەیتوانە ئەو کاڵایە هاوردەکاتەوە. ئەرکی گومرگ دڵنیابوونەوە لە بەڕێوەبردننی یاسای چاودێریکردن لەسەر بازرگانی دەرەکی و یاسای هەناردەکردن و هاوردەکردنە. هاوردەکردنی ئەم کەلوپەل و کاڵایانەی کە لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە ڕێگە پێدراون. شاردنەوەی کەلوپەل و کاڵا لە ناو کەلوپەلی ڕێگە پێدراو جۆرێک تاوانە و تاوانەکە ئەو کاتە قورستر دەبێت کە کاڵا یان بابەتەکە تەندروستی و ژیانی هاوڵاتیان بخاتە مترسیەوە. بۆ نمونە هێنانی ئەو ماددە خۆراکی و دەرمانانەی کە لەلایەن هەرێمی کوردستانەوە ڕێگەی هاوردەکردنیان لێگیراوە یان بینراوە ماددە هۆشبەرەکان لە ناو کاڵای ڕێگە پێدراودا دەشارنەوە کە هەڕەشەیەکی گەورەی سەر هاوڵاتیانە. زۆر زاری وا هەیە لە دیوی ئێران بێ ئاگای شۆفێر یاخود بێ ئاگای ئێمە کە ئێمە بازرگانەکە کاڵاکەی تاویلی ئێمە داوە شت لەژێر بارەکە بار دەکرێت یاخود بەنهێنی شتەکان لە ناو بۆ نمونە کارتۆنی شەکرا شتی دیکە تێدا بار دەکرێت یاخود کارتۆنی سفرێش دیکە تێدا بکرێت بێ ئەوەی نە ئێمە ئاگامان لێبێ نە حکوومەتیمە ئاگادار بێت. دەستی برایانی ئاسایش هەوڵانی ئاسایش پاشان فەرمانبەرانی ئێرە خۆجە زۆرجار بەسەر شتەکە ڕادەگەن و کۆنتترۆلی دەکەن ئەو خڕوقاتی نایەڵن، بەڵام هەندێک کات یانی زۆر بە کەمی ڕوودەدا شتیوالە شتەکە سەر دەگرێت و مەسەلەن ناتوانێت ببیندرێتەوە کە نەتوانان بینراوە داخلی هەرێمی کوردستان دەبێت. بەڵام زۆربەی هەرە زۆری کات کە شتەکە دوای ئەوەی کە بە سیستەم کراوە خڕوقات بە شێوەیەش دەتوانێت بڵێم 99.99 کەموە لەبەرچی لەبەر ئەوەی فەرمانبەران پاشان برایانی ئاسایش زۆر بە باشی کۆنتترۆلی وەزەکەیان کردووە دەست بەسەر خڕوقاتەکە دادەگیرێت کە دەستی بەسە داگیرە ئاسایش وەکو لایانی ئەمنی خۆی
لێ پێچینەوەی خۆ دەکات دوایە پاشان تاویلی بەشی یاسایی گومرجدا لەوێش بەشی سزا و پاداشتەیە ئەگەر بێت و مەوادەکە قاچاق بوو بە هیچ شوێ ڕێگە پێنەدرا بوو ئەوە بە هەوڵ دەدرێت لە ڕێک بریکای دەرنێری گومرجەوە خاوەن بارەکە ببین بدۆزرێتەوە کە خاوەن بارەکە دۆزراوە سزایەکی باش دەدرێت کە سزایەکەی درا پاشان ئەو کاڵایە لێرە لە ناو دەبردرێت. دەپرسین تا چەند لە هەرێمی کوردستان خۆتزیینەوە لە پێدانی گومرگ دەکردرێت تا چەند کەلوپەل و کاڵای ڕێگە پێنەدراوی نایاسایی بە خاڵە گومرگیەکاندا بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دەگوازرێنەوە. ئایا ئەو بازرگانانەی کە بە جۆرێک لە جۆرەکان یاسای گومرگی دەشکێنن یاسا چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکات؟ چونکە دوجار بۆ هەر تاوانێک سزایەک هەیە و دادگای گومرگی کێشە و پەراوە یاساییەکان یەکلایی دەکاتەوە. بەڵێ دکتۆرە حکوومەتی هەرێم کوردستان کا لەسەر چ یاسایەکی گومرجی دەکات بۆ وەرگرنی تاریفەی گومرگی؟ سەبارەت بە ئەو یاسایی کە جێبەجێ دەکرێت نەک تەنها لە هەرێمی کوردستان بەڵکو لەسەر هەموو ئاستی عێراقیش یاسای گەمارکە ژمارە 23 بۆ ساڵ 1984 تاکو ئێستا هەر کار بەو یاسایە دەکرێت. طبعا لە کاتی دانانی ئەو یاسایە لە ساڵ 1984 ئێمە ڕێسایەکمان هەیە یاسایی پێ دەوتری القانون اللاحق ينسخ القانون السابق واتە یاسا نوێکە یاسا کۆنەکە ئیلغا دەکاتەوە. ئەو بووە مای هەڵوەشانەوەی یاسای ژمارە 56 بۆ ساڵ 1930 واتە 50 ساڵ هەبوو لە نێوان ئەو دوو یاسایە. لە ساڵ 84 کاتێک ئەو یاسای دانرا ئەو یاسایە هەڵوەشایەوە کە لە ساڵ 1930 جێبەجێ دەکرا. هەروەها یاسای تعریفەی گومرگیمان هەیە ژمارە 22 بۆ ساڵ 2010. ئەم یاسایە یاسای گومرگی یاسای تعریفەی گومرگی پێکاتووە لە دوو بەش طبعا لە جێردەی وەقای عێراقی بەڵاو کراوەتەوە ژمارە 41 هەفتە لە ساڵ 2010 پێکاتووە لە دوو بەشی دووەم تایبەتە بە ملحەقێک پاشکۆیەک ئەو پاشکۆیە تایبەتە بەو شتومەکانەی کە بڵێن ڕوسومیان لەسەرا و ژمارەکەی یاخود ڕێژەکەی چنێکە. طبعا ئەو کە یاسای تعریفەی گومرگی دانرا لە ژماری 22 لە ساڵ 2010 دیسانەوە بووە مایەکی بۆ مایەی هەڵوەشانەوەی هەندێک قەرارات یاخود یاسای پێشووتر بۆ نمونە یاسای ژمارە 77 لە ساڵ 1955 و فەرمانی دەسەڵاتی بڵێن ئیتلافی منحل ئەوەی لە کاتی بڵێن لە کاتی دادوەری ئیداری پۆل برێمێر دانرا لە عێراق ژمارە 54 لە ساڵ 2004 هەروەها یاسای ژمارە ئەمری دەسەڵاتی ئیتلاف ژمارە 38 لە ساڵ 2003 تایبەت بە باجی بڵێن ئاوەدانکردنەوەی عێراق ئەمە کە یاسای بڵێن تعریفەی گومرگیان دانا ژمارە 22 لە ساڵ 2010 ئەوە بووە مایەی هەڵوەشانەوەی ئەو ئەوامرە یاخود ئەو فەرمانانەی کە پێشووتری هەبووە. ئێستا ئەو یاسایە کە جێبەجێ دەکرێت لەسەر ئاسی هەموو دەوڵەت عێراق وەکو دەوڵەتێکی فیدرالی و هەرێمی کوردستان بریتیە لە یاسای ژمارە 23 بۆ ساڵ 1984 طبعا لەگەڵ پەیڕەوکردنی پێوەری نێودەوڵەتی ئەوانەی کە جێبەجێ دەکرێت ئەو پێوەرانەی بە پێی ڕێکخراوی گومرکی جیهانی و اتفاقیەی گات ئەوش کە بووە مای دامەزاندنی منەظەمەی تیجاری عالەمی ئەمە ئەم یاسانێک کە دادەنرێت دەبێ ڕەچاوی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە بکەن لەبەر ئەوەی باسی شتومەکی یاخود کەلوپەلی بێگانە دەکەین ئەجنەبی دەکەن کە دێتە ناو وڵاتەوە ڕوسمی لەسرە و ئەو منەظەمەیە یاخود ڕێکخراوی گەمارکی جیهانی ئەوە تاکە بێژەری فەرمیە بە ناوی گومرگەکانی جیهانەوە بۆ ڕێکخستنی یاخود چۆنیەتی سەپاندنی ڕوسمی گومرگی لەسەر شتومەکەکان لە وڵاتان. دەستخۆش دکتۆرە کاک ئەزەت دەتوانین بڵین گومرگ بە سەرچاوەیەکی باشی داهات دادەنرێ لە کوردستان ئەگەر یاسای وەکو دکتۆرە باسی کرد یاسای گومرجی جێبەجێ بکرێت لە هەموو خاڵەکانی سنوور؟ بله یاسا طبعی دەستگای گومرکی ینی بارە پترش داهاتی حتی 2003 هەر داهاتی ڕێ سەرەکی یعنی داهاتی سەرەکی هەرێمە کوردستانیش گومرکێ بوو حتی 2003
پشتی 2003 جی وگاوی گردهات دویه چەند خاڵی سنووریمان هەیە کاکەسەد وگاوی 4 خالت دروازت سرکیت هین وکی مثلا ابراهیم خلیل حاج عمران و پرویز خان و باشماخ ئەو ڕسمیە اوت رسمينا اوت سركينا يدجيت هين بس او قباري بازرگاني لنينا او كو يعني وكي فاب دروازه ديبيتن بەس ئۆفیسی گومرگی لێیە في سيغوميركي ليه مثلا وكي سرزيريا وكي بيشاويريا وكي عندك جيجاي دي او هاي او زور حركه تجاري سرنينا بس دزگاه هر لهه يعني گمرك لهه لەلایەن حکوومەتی عێراقەوە ئاعتراف پێکراوە ئایندام پێنەراوە بله هەمووی بله ئەوەی بچووک و ئەوەی گەورەکە اوي بچوكو اوي گورش وفدكي حكومة عراقي هاتا إيرا قريان لسر أو دروازانا وهموي رسمية هەمووی ڕسمیە بله دەستەکان خۆ دکتۆرە دەتوانین پێناسەیەکی دادگای گومرگیم بۆ بکەیت بەڵێ دادگای گومرگی بڵێن ئەو دادگایە تایبەتە بە وردبینی یاخود چاوپێخشاندن لەو داوەتانەیە ئەو داوانەیە کە تایبەتە بە تاوانەکانی یاخود ترسە پرسەکانی وەکو تهریبی گومرگی پێ دەڵێن واتە تهریب دەکەن لە ڕسومی گومرگی یاخود هەر لێپیچینەوەیەک هەیە یاخود مخالفەیەک هەیە سەبارەت بەو مەرجانی کە دانراوە لە یاسایی گومرگ لە دەرچوون یاخود سەرپێچیکردنی ئەو مەرجانی کە دانراوە یاخود تەهروب لە دەفعکردنی بڵێن ئەو ڕسومە یاسای یاخود دادگای گومرگی هەڵدەستێت بە وەرگردنی ئەو کەیسانە بڵێن کاکەزەد هەموو کەیسەکان لە دادگای گومرجی یەکلایی دەکرێتەوە یان دەبدرێتە دادگای تریش استان ماده 192 یاسای گومرکی اوی دکتوره بحث کردی او خالانه دیار کردیه که کیش دبیت تهریب همو او خالانه لو ماده دا دیار کرایه هر ماده یک یعنی یکیک لو خالانه سر بگریتن محضر ضبطه کی پی درست دکریتن ئەی چی بە تاوان دانراوە چ شتێک لە خاڵە سنووریەکان بکرێ تاوانە استا مثلا او كابرا بيتن بازرگان دبي تصريح بداتن ببي او كاتشبار كريه بتشت تفاصيل او مادة كلام او سيارة ده دبي تصريح بداتن این پاشی او مستمسكات تقومر كده فين لشهادة منشأ ل چه بلگنامه که رسمی بیتن که گمرک ویتن لازمه او پیشکش گمرک بکتن هر وقت که مثلا او بلگنامه در کون سخته او توانه هر وقت که بارکه گل تصریحاوی نمطابق بیتن او توانه مثلا تصریح دا بیتن بارکی بچی تفتیش دا ببینی تشتکی دیه او توانه دی ماده 192 او خالد که حساب بتن توان همیت دیار کرین هر حالت که شوا بهتن تصریح لیت هیتا ورگرتن خدانی پشت هنگ معامله بود هیتا چیکرن معامله گمرکی بود هیتا چیکرن معامله گمرکی پشت دی بری معامله خلاص بده هنر نه و دزگایت فحصه که باشه نباشش نهیا کارینانی و مثلا مختبره هیا صحية مواد غذائية مواد إنشائية خالص سنووریەکان مختبری لێیە بله دزگاه كواليتي ليه أو تقرير خود دنا گمرکی که او باشه اگر باش بو معامله گمرکی بود درست مختبرەکان پێشکەوتون دەتوانین بڵێن لەسەر مستەوای وڵاتانی پێشکەوتوو يعني چند روزك بچیتن چند باشتر لیتن چند جهاز باشتر تینن چند خبره بوانا چید بی تجربه بوانا چید بیتن سرویری چند معلومات بتر کمت کن سرویری ایدی وقتی که کوچو تفتیشه هر تشتی که جوانا در کفت حسانه دی موظفت گمرکی دی محضر ضبطی پیچه کن محضر ضبط دی پیهتا چکرن او محضر ضبط دی تحویل بیتا شعبه قانونی الشعبه قانونی تحقیق الگلد کن تحقیقت کن بزنن که اوه بو چی افتوانه کریه سبب چیه هوسا و چه ماده قانون گمرکی لسر تطبیق بیتن وقتی حتی 25 میلیونه قیمت ماده صلاحیت مدیر گمرکی نت بریاری پی بداتن لپاش 25 میلیون محکمه قرار دادن رشته محکمه گمرکی دوره قانونی دایره گمرکی دایره قانونی همی درسته
يعني هیچ خلالێکی تێدانینە شعبەی قانونی هەیە محزەر زابط دەبێ قانونی بیتن دو مرۆڤ دوو یان زیاتر چێ درست بکەن اینجا مثلا تحقیق هەیە پاشنکە قرار هەیە پاشنکە تۆ دەتوانانی مدعی العام هەیە قرارەکەت بینیتن زیاتر پۆلیسی گومرگی کار دەکات لەویان ئاسایشی لێیە ئاسایشی لێە و پۆلیسی لێ بەڵام شولێ گومرکێ بە پۆلیسی گومرکی شۆ دکاتن مدعی العام هەیە مدعی العام قراری گومرکی دەبینیتن دەتوانێت اعتراض سەر بکاتن خاوەن خۆ دەتوانێت اعتراض بکاتن محکەمە گومرکی هەیە پشتنگی محکەمە گومرکی هەیە تەمیزی هەیە یعنی دایرەی قانونی دەورەی قانونی لە ناو گومرگدا هەمووی تەواوە دەستەکان دکتۆرە ئەوەی خۆی دەدزێتەوە لە گومرگدان سزاکەی چۆنە لە یاسای عێراقی طبعا سپاسی کاک عەزەتەکەم زۆر بە چۆنە تەفاسیلەوە کە باسی ئەو تاوانانی کرد بزەبت لە مادەی 1990ەوە باسی ئەو ئەوانەی کردووە کە بە تاوان دادنرێت بە تاوانی گومرکی ئەرکانی ئەو جریمانە سزای چییە؟ بەڵێ سزاکە چۆن بڵێ لە حەبسەوە بۆ 1 مانگ تاوەکو 5 ساڵ هەروەها غەرامە هەروەها مسادەرەی ئەو ئەشیانەی کە بڵێن مەحەلی جەریمەیە مەحەلی تاوانەکەیە لێرە ئەتوانین بڵێن قانونەکە طبعا زۆر نزیکەی 270 مادەی قانونی گەمارک ژمارە 23 بۆ 1984 ئەوەی واکە جێبەجێگری حالیەن زۆر چۆتە ناو تەفاسیلەوە زۆر بە وردی ئەرکانی جەریمەکان دەگۆڕێت ئایا ئەوە یەک کەسێکە بازرگانەکە یاخود کۆمەڵە ئەشخاصێکن واتە لێرە مەسئولێکە تەضامونیان نە شۆفێرەکە خاوەنی کەلوپەلەکان لەوانەیە شۆفێرەکە خاوەنی کەلوپەلەکە نەبێت تەنها بتاعەکە نەقلەکە و هات و عفۆن ئاگای لێ یان ئاگای لێ نییە لە چ کاتێک دەتوانێت ئەعفا بکرێت لەو تاوانە بە بیانەوەی کە بڵێ ئاگای لێنەوە طبعا لێرە ئەبێ لەگەڵ بەڵگە تعامل بکەین ئێمە لێرە القانون لا يعتد بالنيات جا ئەو قانونە زۆر بچوتە ناو تەفاسیلی هەموو ئەو تاوانانی ڕوکنی جەریمەکان چۆنە مەحەلی جەریمەکە چییە چۆن مامەڵی لەگەڵ دەکرێت و وەکو وتم سزاکەی لە نێوان حەبس بۆ 1 مانگ بۆ 5 ساڵ لەگەڵ غەرامە تەمە غەرامەکە 30,000 دینار ئێمە ساڵ 1984ەکەی 30,000 دینار ئەو کاتەوە دراوی عێراقی کاکەزەد وتی 25 میلیۆن ئێستا ئەمە بستمەوەی یعنی ئەستا گۆڕاوە لەبەرەوەی طبیعی دراوی عێراق گۆڕاوە ئێمە باس ساڵ 80ەکان دەکەین دراوی عێراقی قیمەتی زۆر بوو بەڵام طبیعی لە نەوەتەکان دوای حسار هەر ئەو یاسای جێبەجێ کراو بەڵام دراوی عێراقی ئەو قیمەتەی نەبوو طبیعی ئەو خۆشبەختانە بۆیە وتم یعنی زۆر چۆن تەفاسیلەوە باسی کرد باسی گۆڕانکاریەکانی کرد لەسەر ئەو لەسەر سزاکان یاخود لەسەر تاوانەکان عفوان سەبارەت بە دادگای گومرکی هەمان پرسیار بەس حەزم کرد تەعقیبێک بدەم کە دادگای گومرکی لە مادەی طبعا لە مادەی 245 لە بەشی 4 یاساکەەوە باسی دەکات لە مادەی 247 بە نەسی سەریح هاتووە دەڵێت هیچ دادگایەکتر بۆی نییە بڵێن هیچ تەماشای ئەو داوانە بکات کە اختصاصی دادگای گومرکی هەیە واتە لێرە یعنی نەسەکە زۆر بەڕاشکەوە هاتووە هەمووی هەرچ داوایە تایبەت بوو بە کێشەی یاخود پرسی گومرکی دەبێت لە بەردەم دادگای پاشەکە مەسەلەیەکی ئەمنی قەومیش بوو مەسەلەن سیلاح بوو یان تەرۆریست بوو لەسەر خاڵی سنووری گیرە ئەوە چێتە داخل ئەنجا من ئەوە دەمویست لە دوایی باسی بکەم لە کۆتایی توانین ئێستا باسی بکەیت ئەوە چێتە داخل دەکات بەڵێ لێرە ئەو جۆرە ئەبێ یاسایەک تردا بنێت لەبەرەوەی وتم ئەو یاسایەکی کۆنا یعنی ئێستا کە بڵێن ئەرکی پەرلەمانی عێراقی و پەرلەمانی کوردستان ئەوەیە کە یاسایەک تردا بنێن غیری ئەو یاسایە لەبەرەوەی وتمان لێرە ئێمە کاتێک لێرە عنسرێکی ئەجنەبیمانەیە تۆ شتومەکی ئەجنەبی دێنێتەوە ئەو وڵاتە بە چ ناوێک دێتەوە بە شێوەیەک دێتەوە ئەو چەند ڕۆژێک پێش ئێستا ئەو تەقینەوەمان بینی لە بەیروت لەبەرەوەی هەندێک مەواد بە دوون المەعایر بڵێن چۆن بڵێن هین بە شێوەیەکی تەندروستی بڵێن هەڵیان نەگرت خزنیان نەکرد ئەو بوو بۆ مای ئەو کارە سادە و بینیمان چۆن حکوومەتی عێراقی هەوڵی داوتی زیاتر پشکین بکەن لە خاڵک گومرکیەکان لەسەر ئەو شتومەکانە و ئەو کلپانانە دێنە ناو ئەو وڵاتە لەبەری پەیوەندی بە مەسەلەی ئاسایشی نەتەوەی ئاسایشی نەتەوەیش پرسێکە یعنی مەتاتیە بەڕاستی ئەتوانی زۆر شت دێتە کایی بڵێن
ئاسایش نەتەوی بۆیە ئەمە ئەبێ لە یاسای نوێ جێبەجێ بکرێت لە یاسای نوێ باز بکرێت بەڵام لێرە دیسانەوە کێشەیەکی تەکنیکیمان هەیە ئێمە لە دەوڵەتێکی فێدرالین هەرێمی کوردستان بەشێکە یەکەیەکی دەستوریە لە دەوڵەتی عێراقی و لە مادەی ١١ لە بەرگەی سێم داهاتووە کە ڕسمی سیاسی مالی و گومرگی سڵدی اختصاصی دەسەڵاتی مرکزیە دەسەڵاتی ئیتحادیە کەواتە لێر ئەگەر هەرێمی کوردستان یاسایەکی دەرکرد ئەو یاسایە پێویستە پابند بێ بە دەستوری عێراقی و بە یاسا فێدرالیەکە. دکتۆرە زیاتر چەند ئەوانەیە ئەو تاوانانە ئەنجام بدەن یان خۆیان دەدزنەوە لە گومرگ چ جۆرە سایقن یان بازرگانن یان چ جۆرێکن؟ هەر کەسێک کە مخەوەل بیتن ینی ئەو بەڵگەنامەی ملکداری هەبیتن بۆ ئەو شتێک کە دێنێتن ئەو یان وەکیلەکەی تەسریح دەداتن ئەو مەسئولن بەرامبەری ئەوەی کە ئەگەر دەرکەوتەوەن من دەبێت شتێکی سەر ئاخفتنە دکتۆرێ ئێزەفەکەم دەبان یاسا گومرگی یاسایەکە توندە زۆرە توندە دیف مادە ١94 تێنە سزادان ئەو بەحث سژنێ کرد کە هەندە حتا هەندە بۆ سژنێ سزای توێ توندن ینی 6 جارە هەندی قیمە و ڕسەم 3 جارە هەندی 4 جارە ڕسەم مصادرە ماڵی مصادرە سەیارێ ئەوشی تهدید کردین کە کی مەسئولم بتوانێ وەکی بگوێتە کەرەم کردین مەسا خوددان مەسئولە پێ سایق مەسئولە پێ ئەگەر مەخزنێکی بار کرد بیت خوددانە مەخزنی مەسئولە پێ ئەکی معلومات هەبن ئەو پێ مەسئولە نەزان نەدەتە حکومەتی ئەو پێ مەسئولەتی بوێری بە ینی مەسئولیەتی زۆر لەسەر قانونە گومرگی ئەوانەی پشکنین دەکەن مەسەن پشکنینەکەیان کردووە دوای ئۆتۆمبیلەکە هاتۆتە ژوور و دوای کەشف بووە کە ئەو شتانی تیا بوو ئەو کاتە ئەوانەی پشکنینەکەیان کردووە کە مینجار هیچ مەسئولیت وەرناگرن چەوە مەسئولیەتی واتە فەرمانبەرەکان ئەوانەی کار دەکەن لەوێ چەوە مەسئولیەتی وەرناگریتان هەر وەختێکی ینی دیار بکو هەمووال کەمتر خەمیە هەیت شولیدا و شولی خۆ درست نەکردە و تشتێکی دەرباز بووی ئەوش تحویل بناودی لجنة تحقيقية هاي لجنة تحقيقية هاي كومركدا تحقيقي وديف قانون أنظمة موظفي الدولة أو دي بيت كان صحت كان يعني كشنت توانا ويا مازنا بيشنيار سزايت كان بو بلند كان بو وزارته كعزت باش يخصنوي تعريفي جومرجي روشكة شون يستا يخصنوي تعريفي جومرجي بو آخره وكره وابزان تعريفي جومرجي تبعي يعني إيش مرجت لازم موحد بيتن همو جوكي إيك بيتن يعني أجر تعريفي جومرجي وكي إيك نبيتن مثلا تاجر أو وقت بخو ساعت كات الكيري باش كم ترى دشتويري زوجته هي تعريفه كموحدة بيش هبو بلام تعريفه كموحدة الهمو عراقي عفوا همو عراقي إيك تعريفه جومرجي بيشولت كان وقالك تشتكي باشا يعني كو همي إيك بيتن باش هستان ذكر كإشي هني لو سنورنا كم تربو بيتن لبروي زياوازي هبو لتعريفي جومرجي لنيوان سنورة كان أو شتان روي داوا هست كين يعني دروازت مايت هرما كردستانه باشتر تعليمات جبه جد كان يدي أوش بيت أجرك وخلك تاجر بتشنا عندك دروازة دي لوي آسان كاري زيادة بله دستكانت خوش دكتورة ئەوە زانیمان ئەگەر یەکێک مثلەن بازرگان بەیان سایق بەیان شتێک ئەگەر تاوانێ بکات ساگەی چۆن دەبێت ئەی ئەگەر مۆزەفێکی حکومی بێ لەسەر حدود تاوانێک ئەنجامدا ئەو سزاکەی چۆن دەبێت بەڵێ طبیعی لێرە موظف یاخود فەرمانبەر کە هەڵدەستێت بەو تاوانە سزاکەی تونتر دەبێت لەبەرەوەی بێتە سوء استقلال الوظیفی ئەوش لە قانونی عقوبات سزاکانیان بۆی دانەوە یاسای سزای عێراقی ژمارە 111 بۆ ساڵ 1969 ئەو یاسایی پێشتر زۆر بە ینی من وەکو کە خوێندمەوە بینیم زۆر بە ڕێکی ڕۆیشتوتە ناو هەموو تەفاسیلی ئەم تاوانەوە تاوانی بڵێن ئەو توانێکی ئەنجام دەدرێت لە خاڵە گۆمرکیەکان یان تەنانەت لە حاڵەتێکە لە بابەتی سزا دەڵێ ئەگەر هاتوو پێشتر ئەنجامی دابوو سزاکەی مضاعف ئەکرێتەوە
يعني بۆ ئەوە بزانام بە چ شێوەیەک ڕادەعا بۆ ئەوی جارێکی تر بۆ لا نابردرێ مادام یەک جار مادام جارێک جەریمەیەکی کردووە لە بڵێن لەو شوێنە بۆ لا نابردرێ بۆ ئەهێڵنەوە و جارێکەش مەسەڵەن بۆ لا نابردرێ لەوانەیە ئەوە چۆن بڵێ وەکو متمانەیەک درراوە بەو کەسە یاخود بەو شۆفێرە یان بەو بازرگانە چۆن بڵێ یەکەم جار سزا درراوە هەدەفی یاسای شەی یاخود هەدەفی زاش چییە بۆی کەسێکی تر ئەو تاوانە ئەنجام نەداتەوە و ببێتە عیبرەیەکی بۆ خۆشی ئەنجام نێدات بەڵام هەم ئەنجام بداتەوە دووبارە ئەنجام بداتەوە ئەو کاتە ئەو متمانەیەک جایی نامێنێت لە لای بڵێن خاڵە گومڕێکەکان یاخود لای دەستگای بەرپرسیاران بۆیە ئەوان چۆن بڵێن ڕێگایەکی پێدەدەن وەکو متمانەیەکە ینی هەدەفی یاسایش ئەوەیە یاسا هەر ئەوەنە نییە بڵێن بە سزا بێت یان جانبێکی چۆن بڵێ تەسقیفی و تربەویشی تێدا هەیە بۆ ئەوانەی کە مستاهلی شایانی ئەوەن کە ئەو یارمەتێ بدەن وانە دکتۆرە و کاگازت ئێستا زانیمان خۆدزینەوە چۆنە با بزانین ئەی قاچاقچێتی چۆنە لەسەر سنووران کەس قاچاقچێتیش دەکات باو پاکەجە بینین جا گفتوگۆی لەسەر دەکەین هەندێک ماوات هەیە کە گومرجی هەرزانتر لە ماوادەکان کە گومرگەکەی هەرزانترە پێشتر ئەو دیاردەمان زۆر بکات زۆربەی تازیرەکان نبا بڵێ زۆربەی تازیرەکان زۆربەی تازیرەکان ئەو کاڵایە کە گومرجی هەرزان لای سەرەوەیان دادەنایان بە شێوازەشی دیان شاردەوە کاڵا گومرگرانەکە یان گومرجیان کەم دەکرد یان هەر نەیان دەکرد بەڵام دەستی لایانی پەیوەندیدارەکان خۆش بێ دەستی مۆزەف و هەم ئەوانەی لێرە کار دەکەن زۆریان هەوڵدا ئەو دیاردەیان تا بڵێن بنە بڕیشیان کردووە دەست چاویان خۆش بێ بەڵام لێرەدا شتێکی گرنگتر لەوە هەیە ئیشی بریکاری دەرهێنەری بار لەگەڵ حکومەت لەگەڵ تازیر ئێمە وەکو پر دەچین تازیر و حکومەت پێک دەگەێنین گومرگ لە تازیر وەردەگرین دەدەین بە حکومەت لەو مابەینەیدا ئێمە کەمێک لە بەهۆی ماندووبوونی شتێکمە وە دەست دەکەویت بەڵام هەندێک لە تازیران بەهۆی چاوچنۆشیل بۆ پارەیان دەچەند شتی دیکە تێدا دەشارنەوە ئەمن کاشیم چەند ساڵ بە گومرگ دەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئەو کاشێک کە گومرگم دەکرد لە شەریکەی ئێرانێ جەرجیان دەشاربەوە یان نەک جەرگ زۆر بۆ ئادەی دیکە هەیە کە مەمنوعە کە زەرری هەیە بە کوردستان کە زەرری هەیە بۆ خودی مرۆڤ کە بارەکاتە دەرێک گومرگ کرا بە ڕێگەی یاسایی خۆیدا ڕۆیشت فعز کرا لە فعز دەرچوو کەشف کرا لە کەشفیش دەرچوو بەڵام ئەوەندە زیریشکانێ شاربیانەوە کە مۆزەفانی کەشفیش چەند جارە کەشفیان کردبەوە ئەوانیش گومانیان لەسەر نەما ئەوەندە بە جوانیان شاربەوە دکتۆرە خاوەنی ئەو نووسینگەیە چ بەرپرسیارەتێکی یاسایی و سزایی دەکەوێتە سەر نەبوونی یاسایەکی دیاریکراوە کە جێبەجێ بکرێت بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان تا 2003 بڵێن تاکە ئیرادێک شەبوو بۆ خاڵە گومرگەکان تا 2006 بڵێن یاسامان نەبوو هەر بە تعلیماتی قانونی مالیە خود یاسای مالیە جێبەجێ بکرێت نەبوونی یاسایەکی بڵێن موحەد مەرجەکانی دیار بێت سزاکان دیار بێت نەبوونی هۆشیاری گومرگی لەلایەن چ فەرمانبەران بێت چ ئەوانەی کە نووسنگەکان بێت یاخود ئەو بازرگانانەی کە ئەو کار دەکەن ئەمانە هەمووی دەبێت مایەی ئەو هەڵانە کە باس کرا یاخود ئەو لێک تێنەگەیشتنە یەکێک سزا دەدرێت ئەوێتر سزا نادەدرێت ئەمە ئەبێتە جۆرێک لە دزینەوە خۆ دزینەوە لە سزاکە باشە دکتۆرە حکومەت چۆن دەستی دەگا بەو بازرگانانەی کە خەڵکی ئێرەنین مەسەن بازرگانی بیانین کارێکی ویان ئەنجام داوە حکومەت چۆن دەتوانێت ئەوانە بێنێتە دادگا آخر ئەمانە خۆی ینی لەوانەیە کاگازە زیاتر معلوماتی بێ لەبەری دێتە جانبی تطبیقی یاخود جانبی عملی ئەمانە کە ئەو تاوانە ئەنجام دەدەن ینی چەند ڕێگایەک هەیە بۆ نمونە دەست دەخەنە سەر بیضاعەکانیان ئەو شتومەکەکانیان کەلوپەلەکانیان یاخود چۆن بڵێ مراقبە و متابعەکردنی ئەو کەسانە کە دێنە خاکی وڵاتەکە بەڵام وەکو وتم نەبوونی ئەو یاسایە و نەبوونی یاسایەکی یەکگرتوو لە نێوان هەموو ئەو خاڵە گومڕیکەکان ئەو وای کردو ئەو خۆ دزینەوە هەبێت لە کاغەزەت ئەو نووسینگانە ڕێپێدراون وێن لایەن حکوومەتەوە
بله همی قانونینه هر سال اجازه بود هتانی کنن پارادم برام بریوان و اجازه حتی بود هتانی کنن نسبت ما وکی گمرکه هر ماده بهتن لازمه ایک هبیتن خدانیوی بیت ملکیت مستندات مستمسكات ملكيتها بنبيه وياه. هذا صاحب يعني وكيل به. وجه وكيل كيا وكيل اخراج. مثلا تاجر بيجت اسناشم سيارة كام ديت ابراهيم خليل ديت يقدش حاجة عمران ديت يقدش جهه كدي هتن. اس ايك مناشم چما ویری دی بخوی کی دانم که ما وکیل خو. از دی بخوی کی دانم که ما وکیل خو. ام جد ویژنی باشه و بوده تسهیلاته بوشولته بس ویتن وان مرجع جیب کردن او مرجع وکالت رو بیده هی چونکه او وکالت او اجازه هتدان مرجع وان مرجع و اجازه دا جیب کردن دی وکی او تصریح دادن او مسئوله برانبری و تاوانه اگر تاوانه بیتن از ورد بشم یعنی من رضا هی با همی تاجره او تاجر بیتن قاچاقیه ناکتن او قاچاقیت کن او نتاجرن مرزه هاي بوكيل اخراج كمركا افا ولات ما ايك مثلا جرجت ودي يت ممنوع جرجي مريشكي انا ودي بينيتان بكات بنكاشي به افا اگر بهجي خو مسموحش بيت لازم تسارد مبرد دابيتن لازم بهت ديتن بهت فحص كرن تو بكات بنكاشي به افا توانا كاتو در حق مرواتيش داد كيش يعني مثلا ما خواردن دينن يعني درمان دينن ماوي بسردات شوي يعني تاريخي كونه وهنا وانش هيا بيجيل القصه وانا تو در حق ملت خود کی در حق مرواتي يعني تو تشتكي بيني مثلا چو دجرگد مريش كيف كاد بن كاشيبه هنا يعني لازم مرجت هر ماده کی مرجت و گوهستنا خویت هی اگر او مرجت دانه مثلا درمان مرجت و گوهستنا خویت هی بتن سرد مبرد دا چنا بتن سره که عادی بینیتن گرمی بیتن و سرمال بداتن و پیچ کتن تاثیر لب کتن او مسئول برانبری ویره که او واجب خود پارێزیتن او مسئول اوش وکالت خود پارێزیتن یعنی اگر وی تاوان کرد ویگا ویدا سزای تاین ده ساله که هتا اجازه وی جهت استاندن ده تحویل محکمه بیتن ده غرامات دادن همی تشتکی دادن ویش او لازمه ویگا ویدا او وکالت کیت کتن وکالت اکیب کتن که جه باوریه بیتن بوی اویش اوفیسانن بله جه باوریه بیتن نکویتا وان مشکلا و نبیتا اداد اگجی یه تحریب ماده بو ناف داخل کردستانه بەڵام کە بارێک کە دێتە ژوورەیەکە میجا لەسەر سنوور چەیەکە میجار فەحسی دەکات پشکنینی بۆ دەکات گمرک ڕادەگریت گمرک سێوەرەکی ڕادەگریتن ئەو دچیتن تصريح داتن دشيتن خو معرفيت كاتن بيجيتن اس افا ما تشتمني هوسا لسه يعني او عايدي كيش مختبريه تحويلي ويرد كان بيجن افا فحص كابو ما كاباش يعني نباشه وصا مثلا كاشي تحويلي مختبري مات انشاي ده كان بزن درست يان درست نينه وقتی که اودی هات تقریر هات کوی درسته اینجا دشت گمرک دادن وکی گمرک دا سولی گمرک الگل معامله گمرک داشته تفتیشی پلیسی گمرک پلیسی جگله گمرک او وقتا بارکی تفتیش دکاتم بزنید مطابق الگل او مستمسکاتون او تصریحی کدایه او رسومی کدایه مطابق او رسومی که حکومت دیاری کرده همولی ورگیره او ماده اگر ورگیره مطابقه بوی امضا دکات رگای پیدا داد اگر نه دبیت تاوان او تاوان او وقتا به پیاسه تعامل کرد کی او تاوان دبیت محکمه گمرکی دبیت محکمه گمرکی ایدی وکیل اخراج دبیت به مسئولیت قانونی خوی هلستن وکو پیوست او تحملی مسئولیت او تصریحات کردن دەستەکان خۆش دکتۆرە باڵێن سایقەکە خەڵکی کوردستان نییە خەڵکی وڵاتێشترە ئەو کاتە گومرگ دەتوانێت محکمەی گومرگ دەتوانێت قەرار بدات کە ئەو سایقە دەبێت بگیرێ ئێستا طبیعی لەبەرەوەی وتمان هەموو ئەدعواتانی تایبەتە بە بڵێن تاوانی گومرگی لە بەردەم دادگای گومرگی هینەکرێت تەماشای دەکەن و حکمی لەسەر دەدەن دەتوانێت بە کەفالەت بەر بێ ئەو سایقە بەڵێ هەیە بەڵام چۆن بڵێ حسب تاوانك حسب قيمة أو بضاعك حسب وكوتم أركان جريمة كيان زور
بە ڕێکی باس کردووە بۆ نمونە هەندێک جار تاروب لە بڵێن ڕسومەکەیە یاخود غەش وەک بۆ ئەو نمونە وەکو بضاعەیەک دادنێن لە ژێرە بضاعی تشتومەکی تریان داناوە یاخود هەندێک جار دەبینی چی بڵێن پاکێجێکیان مجموعەیەک پاکێجە بە یەک پاکێج یعنی حساب بیکەن بۆ نسبەت ڕسوم ئەوانە ئەمەە هەمووی باس کراوە ینی لە یاساکە بەڵام سزاکەیان جیاوازە وەکو اختصاص تایبەتمەندی بۆ چاپێخشاندن لەو کەیسانە هەر لە بەردەم دادگای گومرکی ئەو تایبەتە بەو کەیسانە خۆشبەختانە ئەتوانین بڵێم هەرێمی کوردستان زۆر خاڵە گومریکان هەرێمی کوردستان زۆر ڕێکتر بوو لەو بوارە بۆ نمونە ینی ئەو زانیارین ئێستا لە بەڕێز کاکە عەزەت زانی کاتێک هەستان بە یەکگرتنەوەی یاخود تەوحیدی تعریفەی گومرکی لە سەرانسەری عێراق ئەو بڕیارە لە مانگی شوبات بوو لە 2019 طبعا لەلایەن دەستەی گشتی گەمارکی عێراقی ئیتحادی فێدرال بڵێن دەستەی گشتی گەمارک لە هەرێمی کوردستان ئەو کاتە هەستان بە ڕەچاوکردنی ئەو تعریفەی گومرکی کە لە خاڵە گومرکیانی هەرێمی کوردستان ڕەچاو دەکرا یعنی نمونەی نموزەجی هەرێمی کوردستان تەعمیم کرا لەسەر عێراق یعنی ئەوە جێگە خۆشبەختانە ئەو زانیاریم طبعا لە کاکە عەزەت زانی باسێ بۆم کرد ئەوە خۆشبەختانە لەبەرەوەی تۆ تا چەندێک هەرێمی کوردستان بڵێن منەظەمترە ڕێخستنترە لەو بوارە لە بواری گەمارک دکتۆرە پێت باشە لە هەر خاڵێکی سنووری دادگایەکی گومرگی هەبێ وەکو ڕێی شخصی هەیە وەنیە کاک عەزەت لە هەموو خاڵە سنووریەکان دادگا لە هەموو خاڵە سنووریەکان شعبە قانونی هەیە بەس بە هەر منطقەیەکی محکەمەی گومرکی هەیە مثلا دهۆک محکەمەی گومرکی هەیە ئەو گومرکی المحافظە دهۆکی هەکو تاوانێکی دگرن تەحویلی محکەمە گومرکی وێرتکەن هەولێری هەیە سلێمانی هەیە یعنی هەر منطقەکێ محکەمە گومرکی بەڵام عەمەلیەن تۆ پێت باشە لە خاڵە سنووریەکان هەبێ محکەمە ناکرێتن ناکرێت ئەخوان ئەگەر میشڵام منش پێم باش نییە لەبەرەوەی بۆ لەبەرەوە وەکو ئێمە باش ئەزانین دادوەر بتەوێ نەتەوێ مرۆڤە تەسیر دەکات کە لەو ناوچەیە بێت لە بڵێن لە خاڵە گومریکان لەوانەیە بگەوتە ژێر کاریگەری یاخود فشاری ئەو کاتێک کەشتەکە بڵێ لایانی تاوانەکان ئەنجا بۆی وەکو بۆ پاراستنی سربەخۆیی دادگا و بێلایانی پێویستە بە بێلایانی تەماشای ئەو کەیسانە بکەن یان پێم باشە لیژنەی تەحقیقی ینی ئەوە یاخود لیژنەی قانونی ئەوە کافیە بۆ بڵێ سەلاحیەتی هەیە سەلاحیەتی تحقیق و ئەو شتانەیان هەیە کاک عەزەت بۆچی حکوومەتی هەرێم بڕیاری چاودێری گومرجی داوە وابزانم تازەیە ئەو بڕیارە دەزانی گومرێک دەستگایەکی گەلێکی گرنگە گومرێک سیاسەتی اقتصادی حکوومەتەیە جبەجێت کەتەن گومرێک حمایەتە ئینتاج محەلیت کەتەن گومرێک دعم صناعات کەتەن گومرێک بۆ زراعەتی موسمی زراعەتی مهمترین تشتە یعنی گومرێک دەستگایەکی گەلێکی حەیوی گەلێکی گرنگە ئەف دەستگایە پێتویە هەمی وەختە یعنی پترترین قووەتە خۆ شول بکاتن وێژە پیشەڕازایی زیرەکی شول بکاتن دوێتن دەورە بهێنە vekirên مازفت گومرکە بهێنە تەدریب دان دوێتن معلوماتی نیل سەر شکلێت تاوانە بگەهنە دەستێوانە تاوانەکان لە پێشکەوتن معلوماتی نیل سەر شکلێت تاوانەکە بتێنەکردم گەهنە دەستێوانە و دوێتن سەرپەرشتی و چاودێری گەلێک سەر هەبیت تهدیدیان کردووە کارەکانیان چی دەبێ ئەو چاودێری گومرکی چاودێری کارەوەی دیارە دێتن معایرێت جێبەجێکردنێ تەدقیق دکاتن دزانیتن کە ئەو معایرێت دوێت هەبن بۆ جێبەجێکردنا کاری هەنە یان نە زیاتر پۆلیسن یان مەدەنین نەخێر مەدەنینە من دەبێ ئەوە شارەزایت گومرکێ بن ئەوی چاودێری گومرکە دەبێت شارەزای گومرکێ بیت یاسا ناز بن و دەبێت شارەزای گومرکێ بیتن ئەکوت هێتە جهەکی بزانیتن ئەوە خەلەل هەیە یان کێماسی هەیە یان نیشەخۆ دەست ناکەن ئەی دەسەڵاتی تهدید کردو دەسەڵاتیان چۆن بێ ئەوەن وەکی هەر دەیرەیەکی دیانیەکە راپۆرتی خۆیان دەنووسن دەدەنە جگەی بەرزتر لە خۆیان دەڵێ ئەوەمان دیتە
دی ئەوی گەوێ بڕیاری دەتەن سەر چەوە ڕفتاری گەلکردنی دکتۆرە پێت باشە و چاودێری گومرجیانە بەو ئاخیرە قەرار دەکات چاودێری گومرجی دابدرێ خۆی بڵێ پێم باشە بەڵام وەکو پێویستە بە بێلایانی بە چۆن بڵێ بەسەر بەخۆی کار بکەن نەکەونە ژێر فشاری بڵێن زوخ و تاز و ئەگەری دەرچوون لە ڕێنمایەکان چکمەوە ئەبێتە تاوان پێویستە لەگەڵ مامۆستا زەت هاوڕام لەگەڵا کە پێویستە ئێمە وعێکی گومرکیش هەبێت وعێکی گومرکی لای ئەو فەرمانبەرانەی یاخود لای بازرگانەکان بە تایبەتی بازرگانە کوردەکان کە ئەم داهاتە تۆ دەیبەخشیتە ئەو خاڵە گومرکیانە ئەوە داهاتێکە بۆ بەرژەوەندی گشتی خەڵک ئەوە ئەبێتە سەرچاوەیەکی دارایی باش بۆ ئەو بۆ ناوچەکە بڵین هەروە ئەبێت وعێکی گومرکیان هەبێ یاخود هۆشاریەکیان هەبێت لە بواری یاسایی لە بواری ڕێنمایەکان نوێکردنەوەی زانیاریەکان یاخود یاسا و ڕێنمایەکان دەبێت معلوماتیان هەبێ هەروە پاشکۆیەک یاخود خشتەیەک بۆ ئەو بابەتانەی کە ئەعفا ئەکرێن لە ڕسوم یعنی ئەوە لە قانونی استثمار ژمارە 13 لە 2006 بۆ هاندانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەندێک شتومەکەیە هەندێک کەلوپەل هەیە کە ئەعفا دەکرێت لە ڕسومی گومرکی ئەمانە هەبێ هەمووی ئەبێ ڕەچاو بکرێت یعنی ئەبێ جتا چنێک ئەو وعی گومرکی هەیە لە کۆتاییش ئەتوانم بڵێم لەلایەن خودی هاوڵاتی کوردستانی خۆش یعنی ئێستا کە لە هەر هاوڵاتی کوردستانی باسی خاڵە گومرکەکان بکەن ئەڵێن یەکسەر ئەڵێن داهاتەکەی بۆ کێ ئەڕۆت یعنی ئەو پرسیارە دەکەن داهاتەکەی بۆ چێ دەڕۆکە ئاسب وەزارەتی داراییان چۆ هەر بۆرێکی دیف سولا 37 ئەلیف بۆ پارەت هێتە وەرگرتن ئەو پسولت 37 ئەلیف ڕسمینە بەس وەزارەتە مالی تەبعات کاتن وەزارەتە مالی تەوزیات کاتن سەر ئەوتی سەر دایرێت گومرکێدا و بانقیش هەیە لەسەر خاڵە سنوورەکانەوەنیە بانق هەیە ئەو پارەیە کە وەردەگیرێتن وەختی خلاص بوو مەسەلا ئەوەی ستافە خلاص بوو ئیشی خۆ خلاص کەراوی ستافی پارێ خۆ ئەوەت کاتن تاتقیقکەن و تحویلی بانقێت واتە هیچ پارەیەک لە ئێوە نامێنێ هەمووی دەچێتە وەزارەتی دارایی هەمووی دەچێتە حسابی وەزارەتی دارایی حسابێکی داخراوە حسابی وەزارەتی داراییە ئێمە ئەو داهاتەی کە وەردەگرین پشتی تەتقیق دکەین پشتی وەختی وەم خلاص بوو تحویل بانقێت بیتن داخلیوی حسابێت بیتنەوە حساب وەزارەتە مالی ئەو وتی دەچێتە وەزارەتی دارێت تۆ چی دەڵێت دکتۆرە ینی ئەوە ئەبێتە مای ئەوەی کە بڵێن ئەم داهاتە بۆ بەرژەوەندی خەڵکە بۆ بەرژەوەندی تۆ کە ئەچیت لە بڵێن بازاری کوردستانیەکان کە شتێک دەکڕی دەبینی یەکسەر شتە ئەجنەبی بێگانەکەت پێشانەدا ئەجنەبیەکە ئەو لەوێت ئەدەنا شتی ئەجنەبی یعنی تۆ وەرە ئەوە ئەو وعیە گومرکی شۆکە وتم ئەو هۆشاری هەبێ لە لای تاکی چه هاوڵاتی کوردستانی هاوڵاتیش ینی زۆر دەورەیە ینی ئێمە ڕاستە ئەو خاڵ گومرکیانە باجی لێ وەردەگرێت یاخ ڕسومی لێ وەردەگرێت دەبێت داهاتێک بۆ بڵێن ناوچەکە خۆی ئەو ئەوانی کە هەڵەزن بەو کارە ئەبێ ئەو وعیان هەبێ چۆن بڵێ لەبەرەوەی ئەدێتە قاڵبی پرسی ناشنال سکرێتی ینی ئەنجومنی ئاسایش لەبەرەوەی تا چەندێک تۆ ئەولەویەت ئەدەیتە بەرژەوەندی تاکی خۆت لەسەر حیسابی بڵێن شتومەکێکی یاخود کەلوپەرێکی بێگانە لە لوبنان نمونزەجێکت بۆ دێنم کە لە لوبنان بچیتە هەرچ مەحەلێک داوای شتێکی بڵێن تورکی دەوێ فارسی دەوێ یەکسەر دەڵێن یان ئەم بۆرە شتومێکی ئێرانی دەوێ یەکسەر دەڵێن نەخێر ئەوە لبنانیە بەکاری بێنە ئەمە باشترە ئەوە لێت ئەدەنە بضاعی خۆیان یعنی ئەوە خۆی هەدەفەکەی فەرضی بڵێن سەپاندنی باج یاخود ڕسوم لەسەر شتومەکی ئەجنبی ئەوەیە کە تۆ تەشجیعی بەرهەمی خۆماڵی بکەی بەڵام لە لای وڵاتی خۆمان ینی ئەگەر بینیت تۆ هەرزانتر بوو ینی حەسەب ئاوە ینی هەیە نەوعیەی دەوێ هەیە هەرزانتری دەوێ حەسەب توانای بڵێن قودرەی شرایی ئەو هاوڵاتیە
بەڵام ئێستا کە ئەتوانین بڵێن بە بۆنەی لە دوای 2023ەوە عێراق بۆتە سنووری کراوەیە جۆرە کۆنتترۆلێکی دەوێت ئەو خاڵە گومرگیەکان کۆنتترۆلێکی زۆر باشی دەوێت چاودێرێکی باشی دەوێت یاسایەکی موحدی دەوێت لە بەرەوەی وەکوتم ئەوەیەکێک لە پرسە دەسەڵاتە اتحادەکان دەسەڵاتی فێدرالی و هەرێمی کوردستان ینی بە پێی مادەی 120 لە کاهاتوو ئەڵێ هەرێم بۆی هەیە یاسایەک دابنیە بەڵام ئەگەر هاتوو یاساکە پێچەوانەی یاسای فێدرالیەکە بوو جێبەجێ دەکرێت بەڵام ئەنی ئەتوانێ هەرێم یاسایەک دەرکات پێچەوانەی یاسا فێدرالیەکە بێت بەڵام نابێت لە ضمنی اختصاصاتی حەسری بێت کەواتە لێرە ئێمە گومرگ اختصاصاتی حەسریە واتە لێرە هەرێمی کوردستان بەسراینێتەوە بەو دەستورە بەو دەستورەکە دانراوە ئەگەر یاسایەکی دەرکرد تایبەت بە گومرگ دەبێت ڕەچاوی دەستوری عێراقی بێت دەبێت ڕەچاوی دەستورە فێدرالەکە بێت کە دادەنێت لەلایەن پەرلەمانی عێراقیەوە کاغزت ئێستا زانیمان قاچاق هەیە و تاوان هەیە لە سەسوونەکان بەڵام چی بکرێت بۆی باشتر بێ پێت باشە ئەو تعلیماتانەی تازە کە دەرچووە لە وەزارەت لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی دارایی ئەوانە توێ باشە وەکو دەستپێکێک با من شتێکی لەسەر ئەخفتنە دکتوریزی دەکەم بێژم ڕێڤەبەریەت گومرگی لە هەرێما کوردستانی gelek دکارانە و gelek زیرەکەن بەڕێوەبەرەتی گشتی گومرگ بەڕێوەبەرەتێکە کارایە ئێستا ئەو سیستەمێت ئیداری ئەوێت و گومرگ پێشول دکەتن بە وەفدێکی عێراقی هەتەیرە هەتە سەرەمادا سەرە گومرگێدا ئەو بەرنامەش دیتون ئەو سیستەمێت ئیداری دیتن گوتی هەنگی ئەم حەسکە هەنگڤۆش بدەنەمە بۆ بەرنامەجە بدەنەمە ئەم پێشول بکەین باشترین بەرنامەجت سیستەمێت ئیداری ئێستا مەسەلا پێش چەند ڕۆژێک کوردستان 24 راپۆرتێک سەر گومرگە هەولێرە دەرەخاند هەمووی ئەلکترۆنیە لە دەفمەن گومرگە دهۆکە هیچ شتێک بە قەلەم و بە وەرەقە بە نینە هەمی ئەلکترۆنیە سیستەمێت gelek پێشکەفتینە gelek جارە ئەف منەظەماتت عالەمی مەسەلا صندوق النقد الدولي أو منظماتها كنت هنا عراقي مراجعات كان سار قمرك أو تنرنا إبراهيم خليل كد أفن مزاجك زوري باش نشادا نموناك باش قمرك هيك أدفن نشادا تنرنا قمرك إبراهيم خليل قمرك سيستمك يعني إداري جلك ركوبك تدا وإدارة وقت كارانا برنامج التدريبات هين برنامج توعية هين يعني او شوله گمرک کرد شوله که gelek پیروزه شوله که gelek دلسوزانه با ولات خود کن و باشه اعلام يعني سرشول بکتن يعني بيتم وانتشتا در بخن با خلکی يعني وەکو تاکێکی وەکو هاوڵاتێک ئەو شتانم نەدەزانی بەڕاستی ئێستا شتێکی زۆر باش زۆر زانیم چۆن کارەکان بەڕێوە دەچێت بله تشتێک بگەوێ يعني ئەو سیستەمێت ئیداری ئەوێت کو ئەم پرایڤەت بین گمرکێدا چ گومرگێت عێراقی نینە و بەلکی gelek دایرە دیت تەریمە کوردستانیش دانینە ئەی چی بکەین باشتری بکەین چ بکەین باشتری بکەین بەردەوام دەبێتن تو مثلا جهازت سوناري جهازت أشعة فحص أشعة جهازت كشف ماديات متطور شدبن طبعا أفا همي گومرگ أف جهازات هين چند اف جهازت پیشکفتی بهنه داناندن ده پتر هاری کار بن ویری کو کس نشتن تشتی در باز کتن چونکه موظفه کو سری تفتیش کتن تو حساب بکه او تدیته مثلا تریلا کش ویری حتی ویری ها دریجه موظف ده بیان همیه دانی تن یان بچیت ناف دا جهنده جیگا پولیت آسانی نه بس اگر جهاز هونیت فحصه زور ده تاری کار بن بويردا وچند اف سیستمت اداری یعنی اوت الکترونی قویتر لبه باشتر لبیتن یعنی پتر تطویر بن لباشتر بیتن پتر رابطه وانا پیک و بید باشتر بن و هر واسا دوره تدریبه هبیتن لگلک باش بیتن ئەی دەورە بەو بریکارانە دەکەن ئەوانەی ئۆفیسی ئیخراجی وشتیان هەیە هیچ دەوریان پێ دەکەن ئەوانیش پێویستیان بەو دەورانە هەیە ئەوان هەموو مەسەلا کوت بیتە وەکیل دەبێت ئەو مەرجت دانا ئیجازەدا هەمیا بکەتن تا چەند گومرگ متمانەی هەیە بەو ئۆفیسانە یعنی سێقەتان پێیان هەیە ئەو ئیشەی کە دەکرێتن
زۆر بێ ئەوت پرڤەت بن وای. یعنی هەگەر حالەتێک چێ بوو و مەسەلا مخالفێک چێ بوو خەلەلێک چێ بوو ئەو تعمیم نابیت سەر هەمیە ئەوانە هەمووی شەخوتکەن جێگەوی متمانەنە هەموویان قانون گومرکی بۆ تێتە شەڕاکردن بۆ تێتەدان تاریفە گومرکی بۆ تێتەدان نسخەکە تاریفە گومرکی بۆ تێتەدان ئەی ڕسوماتەکەش حکوومەت ئەوەی کردووە ڕسوماتەکەی کەوەری دەگرن حکوومەت وتێ نابێت لەوە زیاتر وەرگن لەوە کەمتر وەرگن وەکیلە ئێ وەکیلە ئەوەی هەر حکوومەت تهدیدکردە دەستەکان خۆ أخواني إضافية بجملة تعريفي جملكي غير أوي كدان راوا يعني حالة يعني يا سكر كيش دوا بأود صاتي داوت أنجمني وزيران لسر دواي وزيري مالية فدرالي تعديل كردن وهتاها مار كردني أو رسماني كدان را أو جبهي باردوخي اقتصادي ولاتكا بلان بشويكي كاتي دبيت ئەگەر هات و باردۆخەکە بڵێن خراپتر بوو یاخود باشتر بوو ئەبێ ئەو ڕسومانە تعدیل بکرێت و ئەگەر وەزعەکە گۆڕاوە ئاساییەوە بوو ئەو کاتە ئەتوانێت بگەڕێنەوە بۆ ئەو ڕسومانی کە دانراوە هەرخۆی لە یاسای تعریفەی گومرکی ژمارە 22 بۆ ساڵ 2010. زۆر سپاس دکتۆرە دەستەکان خۆش بێ سپاس کاگەزت سپاس بۆ بینەران سپاس بۆ ستافی پرۆگرام شەو شاد.